بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆ دەمانەوێت باس لە تەلارسازی بکەین لە بیناسازی مزگەوت لە بیناسازی ئیسلامی. بیناسازی مزگەوت و تەلارسازی مزگەوت یەکێکە لە گرنگترین بیناسازیەکانی ناو تەلارسازی ئیسلامی و ئێمەش لێرەدا دەمانەوێت ئاوڕ لە تەلارسازی مزگەوت و بە دیاریکراویش تەلارسازی مزگەوتی گەورەی خورماڵ بدەینەوە بۆ هۆکاریەوەی ماوەیەک لەمەوبەر کەوا تەلارسازی مزگەوتی گەورەی خورماڵ لە قۆناغ مێژوویەکانە کۆمەڵی گۆڕانکاری بەسەردات بوو لە کۆتا جاریش کەوا تەلارسازیەکەی بە جۆرێک لە جۆرەکان ئێستاکە بەها مێژوویەکەی هەیە بەڵام تەلارسازیەکەی وجودەکەی نەماوە بۆی لە داهاتوودا بە ئامانجیەوەی باسکردن لە تەلارسازی لەسەر مزگەوتی گەورەی خورماڵ لە ڕابردوو لەسەر بنەمای ئەو بابەتانی لە بەردەستمانایە چۆن بووە واروەها بۆ داهاتوو ئەگەر بێت و ئەم مزگەوتە کاری لەسەر بکرێتەوە چۆن بێت بەگشتی دەمانەوێت باس لە هونەری تەلارسازی واروەها تەلارسازی مزگەوتی گەورەی خورماڵ بکەین بۆ قسەکردن واروەها باسکردن لە تەلارسازی مزگەوتی گەورەی خورماڵ میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد بەڵخەیی خوێندکاری دکتۆرا لە ئەندازیاری تەلارسازیم کردو بۆ باسکردن لە سەر تەلارسازی مزگەوت لە نێو بیناسازی ئیسلامی. مامۆستا ئەحمەد سڵاوی خوات لێبێ. زۆر باشە. مامۆستا ئەحمەد تەلارسازی مزگەوت کە ئێمایە باس بکەین یەکێکە لە گرنگترین وێزگەکانی یاخۆ یەکێکە لە گرنگترین جۆرەکانی تەلارسازی لە نێو تەلارسازی ئیسلامیە کەویش تەلارسازی مزگەوتە وەروەها ئێمە دەمانەوێت لەسەر تەلارسازی خورماڵ قسە بکەین. ئەگەر بۆمان باس بکەیت گرنگی تەلارسازی مزگەوت بۆچی دەگەڕێتەوە لە ناو بیناسازی ئیسلامی؟ لە ڕاستیە بە شێوەیەکی گشتی تەلارسازی گرنگترین ڕوخساری شارستانیەتە. بە کورتەکەی لە شارستانێتەکانە ئەوەی کە زۆر بارزە و تەسیرەکە لە دەرکەوتنی شارستانێتەکان و ناساندنی شارستانێتەکان تەلارسازی ئەو شارستانێتەیە. لە شارستانێتی ئیسلامیشا بە هەمان شێوە تەلارسازی ئیسلامی پشکێکی زۆر گەورەی هەیە لە ناساندنی ئەو شارستانێتەیە. طبعاً لەگەڵ لایەنەکانی تری کۆمەڵایەتی و سیاسی و اقتصادی و کولتوری و هەموو جانبەکانی تر تەلارسازی ئیسلامی ئەگەر بمانێ پێناسەیەکی بکەین یاخود باشتر لەوانەیە باشتر بێ بڵێن تەلارسازی گەلانی موسڵمان بریتە لەو تەلارسازی کە لەو ناوچانەی کە موسڵمانی تیادەژیا و پەرەی پێدرا بە ڕەچاوکردنی مەبادی و بنەما سەرەکیەکانی دینی ئیسلام و ڕەنگدانەوەی ئەو مەبادیانە لە ڕێکخستنەوە و داڕشتنەوەی تەلارسازیەکەیە بریتە لەو تەلارسازیە کە لە سنوورێکی فراوانی دەوڵەتە ئیسلامیەکانی تنیوە لە ڕاستیە. ئەم تەلارسازیە لە ڕاستیە دینی ئیسلام کە هات و سنوورێکی فراوانی با بڵێن کۆنتترۆل کرد وەکو پاکێج تەلارسازیەکە دیاریکراوی نەبوو بۆ ئەم گەلانە بەڵکو ئەم گەلانە لە دیارترینیان ساسانیەکان کە سنوورێکی فراوانی ئێرانی ئەو کاتێک کە عێراقی ئێستا و خودی ئێران و سنوورێکی زۆر فراوانتری تانزیکی هندستان و ئەفغانستان و لە سەرەوتر لە خوارتر هەبوو تەلارسازیەکی دەوڵەمەندی ساسانی هەبوو وەکو سەرەتایەک لە هەموو ناوچەکانی کرد بەم شێوەیە تەلارسازیەکی سەرەتایی هەبوو باڵێ نەک سەرەتایی پێش هاتنی ئیسلام تەلارسازیەک هەبوو بەڵام دوای هاتنی ئیسلام ئەم تەلارسازیە لەژێر کاریگەری بنەما سەرەکیەکانی ئیسلامە گۆڕانکاری بەسەرداهات و دواتریش کۆمەڵێک ئەلیمنت و کۆمەڵی ڕەگەزی تری بۆ ئیزافە بوو وەکو دروستبوونی مزگەوت لە ناو شارەکانە و لە ناو مزگەوتە پەیدابوونی منارە بوو و تەنانەت فراوانبوونی هەبوونی حەمام لە ناو شارەکانە وەکو پێداویستەیەکی زۆر ضەروری ڕۆژانەی خەڵکی ئەم پێداویستە تەمان دوای هاتنی ئیسلام زۆر بارزتر بوو. ئەمە وای کرد ئەم بنەما سەرەکیانە بە شێوەیەکی عام پێداویستیەکانی ئاینی ئیسلام لە کۆمەڵگەکە وای کرد کە ئەو تەلارسازیانە لەو ناوچانە هەبوو مۆرکێکی ئیسلامی لێنیشت
بە جیاوازی ستایلی ناوچەکان و بە کاریگەری جیاوازی کەش و هەوا و کولتور و مەوادی بەردەستی ئەو ناوچانە بەم شێوەیە بە درێژایی زەمن کە ئێستا نزیکەی 1400 ساڵە کۆمەڵ ستایلی جیاوازمان هەیە لە تەلارسازی ئیسلامی کە هەر یەکەوە ئەگەڕێتەوە بۆ ناوچەیەکی جیاواز و بۆ زەمانێکی جیاواز بەڵام دوجار هەمویان لە چوارچێوەی تەلارسازیەکی ئیسلامیە کۆمەڵێ مەبادی و ڕوخسار و تایبەتمەندی جیاکەرەوەی خۆیانیان هەیە. زۆر باشە. ماوەستا ئەحمەد، تەلارسازی وەک باست کە ڕێنی ڕووکارێکی گرنگە بۆ شارستانیەتی ئیسلامی هاوشانی بابەتەکانی تر لە ناویشە تەلارسازی مزگەوت و لەبەرەوەی کۆنترین بیناسازی یاخود تەلارسازیەک کە لە جیهانی ئیسلامی زیاتر گرنگی پێدەدرێت بیناسازی مزگەوتە. یعنی گرنگی ئەو مزگەوتانەی کەوا با بڵێن گرنگێکی مێژوویانێ بنمونە مزگەوتی گەورەی خورماڵ کە بەهایەکی مێژووی گرنگیەیە. گرنگیدان بە تەلارسازی ئەو مزگەوتانەی کە بەهایەکی مێژوویان هەیە بۆچی گرنگە؟ یعنی مێژوویەک بەها مێژوویەکە وا بکات مزگەوتەکە گرنگ بێت یا خود تەلارسازەکە وا دەکات بەها مێژوویەکە گرنگ بێت. خۆی باشتر وایە بزانین کە تەلارسازی گەلانی موسڵمان یا تەلارسازی ئیسلامی لە سێ بەش پێکاتوە. تەلارسازی مزگەوتەکان یا با بڵێن بینە ئاینیەکان لەگەڵ بینە سەربازیەکان لەگەڵ بینە شارستانیەکان یا بڵێن خزمەتگوزاریەکان کە خانوبەرە لە خۆگرێت، سەربازیەکان شورا و قەڵاکان لە خۆگرێت و ئاینیەکان مەبەستی سەرەکیمان مزگەوتەکانە خانە قاوتەکیەکانە. ئەم جۆرە بینایانەیە. ئەم بینە لە ڕاستیە هەبوونی مزگەوت یاخود بڵێن دروستبوونی مزگەوت لە ناو شارەکاندا کاریگەریەکی زۆر گەورەی کرد لەسەر ڕێخستنەوەی شارەکان، لەسەر ئاراستەکردنی کۆڵان و شەقامەکان، ئاراستەکردنی گەشەی شارەکان، کۆکردنەوەی با بڵێن چالاکیەکان لە شوێنە جیاوازەکانی شارەکەات. ئەم کەم و کاریگەریانەی هەبوو. ئەتوانی بڵین ئاینی ئیسلام بە دەرەجەی یەکەم بە پلەی یەکەم کاریگەری زۆرتری لە سەر مستەوای شارە هەبوو وەک لەسەر بینا، بە دەرەجەی دووەم لەسەر بینا هەیە. بۆیە ئەو کاریگەریە زۆرەی کە وەکو بینای ئاینی و بینای دینی هەیبوو لەسەر شار نابێ فرامۆش بکرێت و نکۆڵی لێ بکرێت. بۆیە خودی مزگەوتەکان لە شارستانەتی ئیسلامیە بەهۆی ئەو کاریگەریە زۆرەی کە لە داڕشتنەوەی شارەکانە هەیبوو ئەمە بۆ خۆی گرنگێکی مێژوویە، گرنگێکی با بڵێن تەلارسازیە، گرنگێکی تەختیتیە و لە هەمان کاتە ئەو تایبەت ئەو مزگەوتانەی کە پێشینەیەکی مێژووی کۆنیان هەیە لە سەرەتای هاتنی ئیسلامەوە دروست بوون ئەبێ بە چاویکەوە سێر بکرێن، چکە بە درێژایی مێژوو هاوتەری و لەگەڵ ڕووداوەکانە ئەم مزگەوتانە تێپەڕیون هاتوون و پەیوەستن بە کۆمەڵی حەدەست و بە کۆمەڵی ڕوودا و بە کۆمەڵی کەسایەتی مێژوویەوە. لەبەرەوە ناکرێ وەکو مزگەوتێکی ئاسایی سیر بکرێن لە نۆژەنکردنەوەیانە، لە هەسوکەوتکردن لەگەڵیانە و لە پەرەپێدانیانە. بۆیە مزگەوتی گەورەی خورماڵیش بە یەکێک لەو مزگەوتانە ژمێرێت کە لەم ناوچەیە پێم وایە بێت دێرینترین مزگەوتە ئەوێ بۆ چاوەسێت. باست لەوە کرد بەهای مێژووی مزگەوتەکان گرنگە یاخود گرنگی بەهای مێژووی مزگەوتەکان گرنگە لە نۆژەنکردنەوەیانە ڕەچاو بکرێت. ئەگەر باس لە بەهای مێژووی مزگەوتی گەورەی خورماڵمان بۆ بکەیت، یعنی بەهای مێژووی مزگەوتی گەورەی خورماڵ چییە؟ وەکو ئاماژەمان پێدا مزگەوتە هێندەی لە ڕووی مێژوویەوە باس دەکرێت کە لە سەرەتاکانی هاتنی ئاینی ئیسلام ئەم مزگەوتە لێرە دروست کراوە، بەڵام بە چ قەبارەیەک دروست کراوە و بە دیاریکراوی کێ دروستی کردووە و چ دەورێکی هەبووە لێرە و خزمەتی چ مەودایەکی کردووە وەکو گەورەی شارەکە ئەگەر هەرچە نەزانانی وردیش لە بەردەستانە بێت، بەڵام ئەوانەی کە هەیە پەیوەستە مێژووی ئەم مزگەوتە پەیوەستە بە کۆمەڵێک ڕووداوی مێژووی، بە کۆمەڵێک سەرکردە و فەرمانڕەوای ئەم ناوچەیە کە دەوریان هەبووە لە نۆژەنکردنەوەی ئەم مزگەوتە لە چەند فترەیەکی جیاوازە لە زەمەنی جیاوازە و هەروەها کۆمەڵی کەسایەتی شاعیر زانای ئاینی
لە مزگەوتا ماونەتەوە من لە ڕۆمێژوویەکە لە ڕاستیە نامەوێت قسەی لەسەر بکەم کێ لێرە ماوەتەوە چی کردووە بەڵام هێندێکە هەیە لە ڕۆمێژوویەکەیەوە پێیوەستە بەم کەسایەتی و حەدەسانەوە بۆیە ئەمە گرنگیەکی مێژوویی هەیە ئەگەر قسە لەسەر گرنگی تەلارسازیەکەی نەکەین جارە قسە لەسەر بەها تەلارسازیەکەی نەکەین ئەتوانین بەراوردی بکەین بە مزگەوتی قوبا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ یەکەم جار کە وهاتە ناو مەدینە ئەم مزگەوتەی دروست کرد ئێستا ئەو مزگەوتە ئەو بەها مێژوویی هەیە کە یەکەمین مزگەوتی دروستکراوی با بڵێن سەردەمی ئیسلامە لە ڕاستیە ئێستا بە شێوازێکی زۆر سەردەمیانە مزگەوتێکی تیا دروست کراوە کە هیچ ئەتوانم بڵێم ڕفرەنسێک یاخود گەڕانەوەیەکی تیانێ بۆ مزگەوتە کۆنەکە کاتی خۆی دروست کراوە وە مزگەوتێکی تەواو جیاواز و مۆدێرنە بەڵام گرنگەکەی لەوایە کە ئەمە یەکەم مزگەوتی سەردەمی ئیسلامە بۆیە ئەو گرنگی خۆی هەیە کەواتە چەند گرنگە ئەو مزگەوتانەی کە بەهای مێژوویان هەیە گرنگیش بە بواری تەلارسازەکەیان بدرێت بەدڵنیاییەوە وەکو وتمان لەبەر ئەوەی کە تەلارسازی ڕوخسارێک و یاخود با بڵێن ڕەگەزێکی سەرەکی شارستانەتەکانە بۆ ناساندنی مێژووی ئەو شارستانیەتە ئەبێ گرنگی بەو ڕەگەزە سەرەکیە بدرێت کە لە ناویشیاندا مزگەوت وتمان کاریگەریەکی سەرەکی هەبووە لە ڕێخستنەوە و داڕشتنەوەی شارەکان و هەموو با بڵێن ڕێکخستنەوەی کولتوری تەنانە لە ناو شارەکانیشە بۆیە ئەو گرنگیە ئەبێ لە ناو تەلارسازیەکەشا بپارێزرێت لە ڕاستیە تایبەتمەندێکی وای پێ بدرێت کە بناسرێتەوە. ماوەسا ئەحمەد وەکو ئەندازیارێک ئێستاکەمە مەیدانیەن لە شوێنی بەیت السەڵات یان مەرکەزی مزگەوتەکەیان ئەو بەڵگانەی کە هەمانە لە هێڵکاری وەروە لە کۆمەڵێک وێنە و لە کۆمەڵێک زانیاری زۆر کەم پێت وابێ وەکو ئەندازیارێک ئەگەرەکانی شێوەی بیناسازی مزگەوتەکە لە کۆنا چۆن بوو بێ و ئەو گۆڕانکاریانەی لە قۆناغە مێژوویەکانە بەسەری هاتووە لە ڕاستیە بەڵگەکان زۆر سنووردارن و زۆر تازەن بەڵگەی زۆر کۆنی مێژوویەمان نییە کە بە وردی چ بەڵگەی با بڵێن پێناسەکەر یاخود بەڵگەی وێنەی هەردوو جۆرەکە زۆر سنووردارن نە سەرچاوێکی مێژووی کۆنمان هەیە کە پێناسان بۆ بکا بڵێ مێزگەوتەکە چۆن بۆ وەکو وردەکاری قەبارەکەی چۆن بووە نە وێنە و هێڵکاریەکان بەو شێوەیان کە بە وردی ئەو شتانەمان پێ بڵێ بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە ئەیبینین ئەتوانین هەندێک شت بە دیاریکراوی بڵێن و هەندێک شتیش وەکو بڵێ گومانی بۆ ببین کە چۆن بووە ئەوەی کە واضحە و ڕوونە موادی بەکارهاتوو و بەرد بووە بە شێوەیەکی سەرەکی بەرد و قسڵ بووە چونکە بەردەکان هەن لە ڕاستیە ئەوە بەردە کۆنەکان ئێستا لە شوێنەکە ماون و سەبارەت بە حەجمەکەی لە گەورە و بچووکی مزگەوتەکە ڕێی تێ ئەچێت بینایەک یا مزگەوتێک ئەگەر تەمەنی لە 1000 ساڵ زیاتر بێت و بەم شێوەیە وێران ببێت ڕێی ئەچێت لە فترە جیاوازەکانە کە ڕووخا بێت و نۆژەن کرابێتەوە قەبارەکەی گەورە بچوو بوو بێت لە ڕاستیە بە دیاریکراوی ناتوانین بڵێن کاتێک ئەم مزگەوتە دروست کراوە لە پێش 1000 ساڵ لەمەوە پێش قەبارەکەی چەندێک بووە ئەکرێت قەبارەیەکی گەورە بوو بێت ئەگەر با بڵێن دانیشتوانی ئەم ناوچەیە زۆر بوو بن و ئەم شارێکە لێرە بووە شارێکی کاریگەر و گەورە بوو بێت و دواتر باوڵێن بەهۆی شەڕ و بەهۆی ئەو گۆڕانکاریە بەڵێ مێژویانی لە ناوچەکە ڕووی داوە ئێرە چۆڵ بوو بێت و ئێرە وێران بوو بێت دوایی نۆژەن کرابێتەوە بە حەجمێکی بچووکتر هەموو ئەوانە ڕێی تێ ئەچێت کە سەرتا گەورە بوو بێت و دوایی بچووک بوو بێتەوە هەرچەند دواتر لە سەردەمی بابانیەکان و دواتر عوسمانیەکان و دواتر سەردەمی مەلەکی و دواتر لە سەردەمی جمهوریە چەند جارێک نۆژەن کراوەتەوە بڕیاری نۆژەنکردنەوە بۆ بەشێکی و بۆ هەمووی دەرکراوە بەڵام ئەوەی کە ئێستا لە بەردەستە حەجمێکی زۆر گەورە نییە تقریبان لەسەر پانتایی 400 بۆ 500 مترێکە زەویەکە موسەڵاکەی کەمترە نزیکەی 300 بۆ 400 مترە هەوکو حەجم ئێستا حەجمێکی بچووکە
یعنی ڕوبەری ئەو شوێنێکی مزگەوتەکەی تیا دروستکراوە ڕوبەرەکەی بچووکە. ئەگە بینە سەر وردەکاری بە دڵنیاییەوە ئەم مزگەوتە کاریگەر بۆ تەلارسازی کە لەم ناوچەیە هەبووە، بە تایبەتتر وەکو وتمان بەکارهێنانی مەوادی محەلی وەکو بەرد دڵنیاین لەوە کە بەو شێوەیە بووە و بە هەمان شێوە تەلارسازیەکی داخراو بووە کە هاوتەریب هاتووە لەگەڵ تەلارسازی مزگەوتە لە ڕاستیە شتێکی نەشاز نەبووە بە جۆرێک کە کەمترین فەتەحات و کەمترین پەنجەرە و دەرگای هەبووە و ئەتوانین بڵێن ئەو بەشەی کە ڕووی لە حەوشەی مزگەوتەکە بووە ڕووی لە هەیوانی مزگەوتەکە بووە بە دڵنیایی ئەتوانین بڵێن هەیوانی هەبووە بۆ نوێژی ئەو کاتانەی کە کەمترین بەشداربوویت لێ بووە. دواتر هەبوونی ئەم منارەیە بەم شێوازەوە بەم شکڵە کە بەشێکی بە خشت دروستکراوە بەشێک ژێرەوەی بەردە ئەمانە دواتر لەژێر کاریگەری تەلارسازی ئیسلامی لە شوێنەکانی کەوە بە دڵنیایەوە بۆی ئیزافە کراوە. لەوانەیە ئەو قەوسەی کە ئێسش لە بەشی بژێرەوەی منارەکەیە ماوە ئەتوانین بڵێن لەم ساڵانی کۆتاییە بە یا لە سەدەکانی کۆتاییە لەژێر ئەو کاریگەری کە وتمان لە عیمارەی ساسانی یاخود بڵێن عیمارەی ئیسلامی لە ناوچەکانی تراو یا لەوانەیە ئەو وەستانەی کە لە شوێنانی کەوە لەوانەیە لە ئێرانەوە یا لە تورکیاوە نێرابن یا لە هەولێرەوە نێرابن دروستکرابێت ئەتوانین بڵێن لەژێر کاریگەری ئەوانە بووە. یاخود ئەستوانین ئەگەری کەدا بنین سەرەتا کە ئەم مزگەوتە دروستکراوە لەوانەیە زۆر حەجمەکەی بچووکتر بوو بێت و دواتر بەهۆی ئەو گۆڕانکانی کە باسمان کردو ئەم ناوچەیە فراوان بوو بێت قەبارەکەی گەورە کرابێ ئەمانە هەموو وەکو ئەگەر ئەکرێ سێر بکرێن. مامۆستا ئەحمەد لە مەیدانی دەگەڕین لە ئێستا تۆ لەم شوێنەی وەساوین ڕوود لە قیبلەی ینی دیواری قیبلەی مزگەوتەکەیە ئەگەر سەرنجێکت پێم وابوو هەبوو چێکی قیبلایی دیواری قیبلەی مزگەوتەکە دەکرد ئەم مزگەوتە کۆنەکان تۆزێک پێم وابێ هەنێکیان گرفتیانە بوو هەنێکشان زۆر دەقیق بوون سەرنجت لەسەر دیواری قیبلەی مزگەوتی گەورەی خورماڵ بەچی گەشتی نەتیجەی ئەو لە ڕاستیە پێشەوەی بین لەسەر لاپتۆپ بە پێی نەخشەی ئەلکترۆنی و سەتەلایتی چێکێکی قیبلەی مزگەوتەکەم کردەوە لەگەڵ ئاراستەی قیبلەیە 11 پلە تقریبان 11 پلە جیاوازی هەیە بەرەو ڕۆژهەڵات جیاوازەکە بەرەو ڕۆژهەڵاتە لەگەڵ ئاراستەی قیبلەی کۆمپاسە یعنی قیبلە نمایە کە تقریبان نزیکەی 4 پلەیەک کۆمپاس یا قیبلە نما کە بە مەگنەتیک ئیشەکە بە مەگناتیزی زەوی ئیشەکات ئەو بۆ خۆی 4 پلەیەک فەرقی هەیە لەگەڵ قیبلەی ڕاستیە لەگەڵ ئەوشە 7 پلەیەک فەرقی هەیە. واتە قیبلەی دیواری قیبلەی مزگەوتی گەورەی خورماڵ بە شێوازێکی دقیق ئێستا تەواو نییە 11 پلە گرفتیتیایە بەڵێ بەدڵنیایە ڕۆژهەڵات کاتە یان ئێستا ئەو شوێنی تۆ وەساوی دەبێت بەو شێوەیە ئێستا بوەستیت چۆنە هەروەستانی خۆت قیبلەکە ئەتوانین بڵێن بە دقیقتر بە دیاری کراوتر بەم شێوەی لێت بەو شێوێ بەڵام ئێستاکە لە حیا ڕێکە بەڵێ زۆر زۆر باشە. ماوەسا ئەحمەد وەکو ئەندازیارێک ئەگەر پێشنیارێکی ئەندازیارانە بۆ بیناسازی ئەندازەی مزگەوتی گەورەی خورماڵ ئەگەر دروست بکرێتەوە چەند ئۆپشنمان لە بەردەسە یاخۆت چی بکرێت باشە بە ڕەچاوگرتنی بەها مێژوویی مزگەوتەکە لەبەرەوەی بەهایەکی مێژوویە و مێژوویەکی دێرینە ئەندازیاریەکەی تەلارسازیەکەی وەکو ئەندازیارێک پێشنیارەکانی بەڕێزن یا توانین بڵێن پێشنیار چییە بۆ نۆژەنکردنەوە یا بنیاتنانەوەی ئەم مزگەوتە وەک دیارە وتمان مزگەوتەکە بەشێکی زۆری نەماوە بەزەوەی کە ماوە بناغەکەیەتی بەشێک لە بناغەکەیەتی لەگەڵ بەردەکانی بەشێک لە بەردەکانی و منارەکەی کە دواتر تاوان نۆژەن کرایەوە ئەم منارەیەش دەستکاری کراوە توانین بڵێن لە 20 ساڵی ڕابردووە دەستکاری زۆر کراوە لێرە سێ استراتیژ هەیە بۆ نۆژنکردنەوەی وەها پرۆژەیە استراتیژی یەکەم ئەوەیە ئەوەی کە هەیە وەکو خۆی بهێڵڕێتەوە
تەنها دیزاینێکی لاندسکیپی بۆ بکرێت واتە باخچەیەک و دەوروبەر و سروشتی شوێنەکە خۆی سروشتی پرۆژەکە خۆی شتە زیادەکانی لێلا ببرێت شوێنی هاتوچۆی خەڵکی بۆ زیاد بکرێت سیاجێک کە لە شیاوی شوێنەکەیە بێت ئەگەر بەشێک لە مزگەوتەکە لە ژێر مەترسی لە ناوچوونایە هەیکلێکی باوڵێن تایبەتی بۆ بکرێت یا دابپۆشرێت بە ئەنواع شێوازەکانی داپۆشین ئەمە ئەتوانین بڵێن بە نمونە وەکو مزگەوتی سامەڕا مەلەویەکەی سامەڕا و مسەڵاکەی بەو شێوەیە ئێستا مزگەوتێکی کۆنە بەشێکی زۆری سیاجەکەی ماوە بەشێکی زۆری پایەکانی ماوە مەلەویەکەی بە تەواوی ماوە بەڵام وەکو مزگەوت ئیژ ناکات نوێژیتیان ناکرێت بۆ شێوە بەجێ هێڕاوە گەشتیان ڕوا سەردانیەکات ئەکرێت ئەمیش بەو شێوە ئیشی لەسەر بکرێت ئێستا زۆر شتی بۆ زیاد کراوە بە شێوازێکی نائەندازیاری ئەو شتانە بێ هەموو لا ببرێت گرنگی بدرێتەوە بە حەوزەکەی خۆی پەیوەندی نێوان خودی مزگەوتەکە ئەو ڕووبارەی کە بە تەنیشتیا تێئەپەڕێت و بە شێوەیەکی عام دەوروبەری هەمووی بخرێتە خزمەتی ئەم پرۆژەیەوە ئەمە استراتیژیەکە استراتیژی دووەم ئەوەیە دروست بکرێتەوە بە تەواوی وەکو ئەوی کە لە ڕابردووە هەبووە بەڵام وەکو چەند جار ئاماژەمان پێ کرد ئێمە دۆکیومنتێکی وامان لە بەردەسان نییە بزانین بە دیاریکراوی لە 200 لە 300 لە 400 یا لە سەرەتای دروستبوونیەوە کە ئەم مزگەوتە چۆن دروستکراوە بۆی وەکو خۆی دروستی بکەینەوە و ڕەبتیکەینەوە بم بەشەی کە ئێستا ماوە ئەتوانین بڵێن هەندێک دۆکیومنتمان لە بەردەستە کە ئەگەڕێتەوە لەوانەیە بۆ 70 ساڵ لەوانەیەەوە ساڵ لەمەوە پێشیش و ئەتوانین مێژووی 30 ساڵ لەمەوە پێشی بزانین بەڵام مێژووی سەدەی ڕابردووی ئەم مزگەوتە لە ڕاستیە لە ڕووی تەلارسازیەوە ئەوەی کە هەبوو بەهایەکی ئەوتوی تەلارسازی نییە بە شێوەیەکی نائەندازیایی نۆژەن کرابوویەوە بەبێ هیچ بەهایەکی تەلارسازی بۆیە من بە باشی نازبینم ئەگەر مانێ استراتیژی دووەم بەکاربێن چکە لە ڕاستیە وەکو وتمان شتێکی ئەوتۆمان لە بەردەستانێت بمانێ وەکو خۆی دروستی بکەینەوە استراتیژی سێممان هەیە ئەگەر ئەویش ئەوەیە ئەم شوێنە وەکو چەند جار ئاماژەمان پێکرد وەکو شوێن بەهایەکی مێژوویی هەیە بەڵام بەها تەلارسازیەکەی دیار نییە لەبەر ئەوەی کە مەعالیمە تەلارسازیەکان و ڕێگەز تەلارسازیەکانی دیار نەماون ئەکرێت ئەمە استراتیژی سێهەمە مزگەوتێکی تازە دروست بکرێتەوە هەوڵ بدرێت زۆرترین پەیوەندی هەبێت بەو شتانەی کە ئێستا لە مزگەوتەکەی بەجێماوە وەکو ڕووبەری مزگەوتەکە وەکو ئەو موادانی کە بەجێماون وەکو ئەو منارەیە کە ئێستا بەجێماوە و ئیلهام وەربگیرێت لەو کەمە سەرچاوانەی کە باسییان کردووە لە ڕابردووە ئەم مزگەوتە چۆن بووە وەکو وتم لە سەسای ڕابردووە لە یەکێک لە قۆناغەکانە ئەم مزگەوتە نۆ قوبەی بۆ دروست کراوە نۆ قوبەکە لە حجمێکی زۆر بچووکیان هەبووە هەمووی یەک قیاس بووە لەسەر سەربانێکی تەخت لە بەرزیەکی کەمی دیاری کراوە بە تەنیشت ئەم منارەی کە ئێستا هەبووە وەکو وتم ئەوەی کە ئێستا خەڵکانێکی بەتەمەن لێرە مابنیا گێڕابێتەوە ئەوەی کە زۆر سەر بکرێت ئەو نۆ گومەزەیە کە هەبووە و لەگەڵ ئەو موادی کە بەکار هاتووە کە بەردی ناوچەکە بووە ئەکرێ ئیلهام وەربگیرێت لەم شوێنە لەو ڕووبەرەی کە تیا هەبووە لەو ئاراستەیە کە هەی بووە بەکارهێنانی ئەو ئاوی کە بەتەنیشتیەوە تێپەڕێت ئەو ڕووبارەی بەتەنیشتیەوە تێپەڕێت و ئەو نۆقوبەیە بەڵام سەر لە نوێ ڕێک بخرێتەوە بە دیزاینێکی سەردەمیانەتر بە جۆرێک کە بگونجێت وەکو مزگەوتێکی سەردەمیانە بۆ پێداویستێکی سەردەمیانە بگونجێت یعنی بە تەواوی ئەکرێ بڵێن دوجار جیاواز ئەبێت لە مزگەوتە کۆنەکە کە هەبووە بەڵام ئەکرێت دیزاینێکی کۆنتێکستوال بێت بەواتایە کە سیاقی ناوچەکە بە هەند وەربگیرێت و بەگراوندی ناوچەکە لە ناو دیزاینەکەیە لە بیرۆکەی دیزاینەکە بەکار بهێنرێتەوە ئەمە ئەکرێت لە زۆر شوێنی تر هەیە بەم شێوازە لە زۆر پرۆژەی لەم شێوەیە کراوەکەوەی کە لە مزگەوتی قوبا هەیە مزگەوتی قوبا ئێستا مزگەوتێکی تەواو سەردەمیانەیە هیچ شێوە ڕوخسارێکی مزگەوتە کۆنەکەی تیانە بووە کە تەنها سیاجێک بوو لەوانەیە بە هەندێک قامیش و دار سەری گیرابێت بەڵام ئیشی شەکات و ساڵان و ڕۆژانە گەشتیارێکی زۆر یاخود باڵێن ئەو کەسانی بۆ زیارەت ئەڕۆن یا بۆ حەج ئەڕۆن
سەردانێکی مزگەوتی قوباکەن هەر لەبەر ئەو گرنگە مێژوویی کە هەی بۆ یەکەم مزگەوت لە مێژووی ئیسلامە. ئەگەر استراتیژی سێهەم بەکار بێنین ئەویش ئەوەیە مزگەوتەکە دروست بکرێتەوە بە شێوازێکی سەردەمیانە و بە ئیلهام وەرگرتن لەو شتانەی کە لە پرۆژەکەیە بەجێماوە وەکو ئەو منارەی کە هەیە لێرە سکێچەکەمان کردوێتەوە یاخود ئەو بەردەی کە لە شوێنەکە بەجێماوە یا ئەو بناغەیە کە ئێستا بەجێماوە لە شوێنەکەیە ئەوە توانین کۆمەڵی پێشنیارمان هەبێ کە یەکێک لەوانە سکێچێکە من لە مۆقعەکەیە کردومە ئەو شتانەی کە من ئیلهام لێ وەرگرتووە لێرەیە ڕاستیە دووبارەکردنەوەی ئەو نۆقوبەیە کە لە ڕابردووە لە سەدەی ڕابردووە هەبووە بەڵام وەکو باسمان کرد نۆقوبەکە شێوە و قەبارەیان یەکسان بووە بەڵام ڕێخستنێکی جوانی نەبووە لێرەیە لە چەند مستەوایەکی جیاوازە قوبەکانمان ڕێکخستووەتەوە بۆی شێوازێکی جیاوازتر و سەردەمیانەتر بدات و لەگەڵ پێداویستی هەنووکەیەکانە بگونجێت. وەکو پێشترش باسمان کرد ئەم سکەچە وەکو پێشنیارێکی سەردەمیانە پێشنیاری دیزاینێکی سەردەمیانە ئەگە بڕیار بێت نۆژەن بکرێتەوە شوێنە یا بنیاد بنێرێتەوە وەکو مزگەوتێکی سەردەمیانە بۆ پێداویستی سەردەمیانەی نوێژخوێنان و خەڵکی موسڵمانی ناوچەکەی ئیش بکات ئەکرێ ئەم سکێچە پێشنیارێک بێت یا هەر پێشنیاری کە ئەکرێت ببێت بەڵام بگونجێت لەگەڵ کۆنتێکست و سیاقی ناوچەکە و خودی ئەو شوێنەواری کە لەم شوێنە بەجێ ماوە لە ئاستی گەورەی مێژووی مزگەوتەکەیە بێت. ئەوەی کە لێرە هەیە لە ڕاستیە تەنها سکێچێکە وەکو بیرۆکێکی سەرەتاییە بابەتی قیبلە و ئاراستەی قیبلە دواتر ئەگە بڕیار بێ نۆژەن بکرێتەوە بە وردی دراسە بکرێت مەسح بکرێت و وەربگیرێتەوە و لە دیزاینەکە بە دڵنیاییەوە خاڵێکی گرنگی مزگەوت ئاراستی تەواوی قیبلەیە ئەبێ ڕەچاو بکرێت بەڵام ئەوە هەیە ئەگەر ڕەچاو بکرێت لەگەڵ ئاراستەی بنکەی منارەکەیان ناهێتەوە پێم وا بێت شتێکی ئاسایی ئەبێت و لەوانەیە بڵێن ئەو شایەتیە ئەمێنێتەوە کە لە کاتی خۆیان ئەم مزگەوتە قیبلەی تەواو نەبووە کە شتێکی ئاساییە بەڕای من بۆ شێوێ ئەبێت.